بەناوی خی گەورە سڵاوتان لێبێت لەبارەی چاکسازی ئابوووریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە میوانداریەتی هەر یەک لە بەڕێزان دکتۆر عەبدوڕەزاق عوسمان مامۆستای زانکۆ لە ئەستۆدیۆی هەولێر و هەروەها مامۆستا کاروان حەمەد ساڵح شارەزا لە بواری کارژێڕی و ئابووری و هەروەها کاک ئەنوەر کەریم شارەزا لە بواری بۆرسە و ئابووری قسە دەکەین. سوپاسان دەکەم زۆر سوپاس. هەروەها بەخراتی میوانە بەڕێزەکەی شاری هەولێریشم دەکەم هەڵبەت دەمەوێت لە بەڕێزیان و دەست پێ بکەم لە دکتۆر عەبدوڕەزاق. بەڕێزم لە CIR واتە لە کۆتایی مانگی ڕابردوو حکوومەتی هەرێمی کوردستان بە هاوبەشی لەگەڵ کۆمەڵی بانکی نێودەوڵەتی نەخشەڕێگەیەکیان ڕاگەیان بۆ چاکسازی ئابووری لە هەرێمی کوردستان. ئەگەر بە هەڵەدا نەچوو میشە لە بەشداربووانی کۆبوونەوەکە بەڕێزتان بووی. حەز دەکەین مەلامحی ئەم چاکسازییان ئەوەی ناو دەبرێت بە نەخشەڕێگا بۆ چاکسازی ئابووری لە هەرێمی کوردستان ئەگەر بۆ بینەرانی بەڕێزی ڕوونکەوە. مەڵێت سپاس. لە حقیقەت قەیرانی دارایی هەرێمی کوردستان و شەڕی داعش و کۆمەڵێک گرفتی کۆمەڵایەتی گرفتی سیاسی و ئەو بەلێشاو هاتنی ئاوارەکانی سووریا و ئاوارەکانی جنوبی عراق وای کرد کە مەسەرەن کاریگەریەکی زۆر لەسەر ئابووری کوردستان ساز بکاتن و ئابووری کوردستان بەرەو ئاقارێکی تر بڕواتن ئەو ئاقارەی کە لە ساڵی 2014 دەستی پێکرد بوو و هەتا 2014 هات لەگەڵ ئەوانەدا ڕاوەستانێک ساز بوو و تووشی حاڵەتێک بوو کە دابەزینی نرخی نەوت کاریگەریەکی زۆری لەسەر هەموو تەوەرەکان کرد. ئەمە بوو وای کرد کە جەنابی سەرۆکی حکوومەت ڕێزدار نێچیروان بارزانی نامەیەکی بۆ سەرۆکی بانقی نێودەوڵەتی نارد بۆ ئەوەی کە یارمەتی دەرمان بن لە دووبارە ڕێکخستنەوە و ڕیفۆرمی ئابووری وڵات بە هەموو تەوەرەکانیەوە. و بانقی نێودەوڵەتی بە پیل ئەم داواکاریەوە هاتن و دەگەڵ هەموو کەرتەکانی ئابووری کە کەرتی کشت و کاڵ کەرتی بازرگانی پیشەسازی و بەرهێنان گواستنەوە گەیاندن نەوت گاز و ئیلاخری ئەوانە دەگەڵیان دانیشتن و دراسەی ئابووری کوردستانیان کرد. دراسەیە کە ببیتە هۆی ئەوەی کە بزانن گیر و گرفتەکان لە کوێدانە سوات ئەنەلایزیان کرد و چۆنیەتی چارەسەرکردنی ئەم بابەتانش دەکوێدان. زۆر چاکە ئەمانە هەمووی دکتۆری بەڕێز من دەمێت پرسیارێک لە بەڕێزت بکەم لە وەزارەتی پلاندانان. ئەلۆ زۆر چاکە دکتۆر من دەمێت پرسیارێک لە بەڕێزت بکەم. ئەوانەی گویان گرتبێت لە وتارەکەی نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها ئەوانەی لە دوای بەڕێزیشیان قسەیان کرد ڕەنگە ئەو ئینتیباعیان لەلا دروست بوو بێ کە لە کاتی تەشخیصکردنی ئەو هۆکارانەی کە بوونەتە هۆی قەیران لە بواری ئابووری لە هەرێمی کوردستان ئەوەندەی پەنجیان بۆ ئەو هۆکاران درێژ کردووە کە هۆکاری دەرەچین ئەوەندە نەوەستاونەتەوە لەسەر ئەو هۆکارانەی کە هۆکاری داخلین. ئەنی ئەمە وامان لێ ناکە هەر لە سەرتاوە گومان بکەین لە هەر هەوڵێک کە بۆ چاکسازی هەبێت. ببوورە پرسیارەکەی جەنابەت هۆکاری داخلی و هۆکاری ئیدەرەکی مەبەست لە چییە؟ ئایا دکتۆر مەبەستم ئەلەوەیە بنمونە سەرۆکی حکوومەت کاتێک باز لەو هۆکارانە دەکا کە بوونەتە هۆکاری ئەوەی کە قەیرانی ئابووری لە هەرێمی کوردستان دروست ببێ ئەوەندەی وەستا لەسەر ئەوەی کە نرخی نەوت ڕووی لە دابەزین کرد شەڕی داعشمان بۆ دروست بوو ئاوارەیەشی زۆر هاتە هەرێمی کوردستان هەروەکو بەڕێزیش لە پێشەکی قسەکاندا باست لێوەیان کرد ئەوەندە لەسەر ئەو هۆکارانە نەوەستا کە دەگوتری هۆکاری جەوهەرین لە ناوەخۆ یعنی بوونەتە هۆکار بۆ دروستبوونی قەیرانی ئابووری لە ڕاستیدا لە هەرێمی کوردستان.
بەدڵنیاییەوە یەکێک لەو هۆکارانەی کە باسی لێوە کرات هۆکاری سیاسی بوون و هۆکاری سیاسیش کاریگەری لەسەر هۆکاری ئابووری دەبیتن کە بە تەنگەوە هاتنی حیزبە سیاسیەکان و پاڵپشتیکردنی حیزبە سیاسیەکان بۆ ئەم پرۆژەیە زۆر گرنگە هەروەها ئەو پەیوەندیانەی کە تێک چوونە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵ و نەناردنی بەشەبوجەی هەرێمی کوردستان و هەروەها پێکنەهاتن لەسەر هەناردەکردنی نەوت و چۆنیەتی پرۆسەی نەوت ئەمانەش هۆکاری سیاسینە کە کاری لەسەر کراوە و بەدڵنیاییشەوە جەنابی سەرۆکی حکوومەتیش باسی لێوە کرد کە زۆر باشە ئێمە کار دەکەین زۆر چاکە سوپاس دەکەم زۆر چاکە زۆر باشە ئەو گرفتە سیاسیانەی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵ چارەسەر بکردرێن زۆر چاکە زۆر سوپاس دەکەم مامۆستا خۆت دەزانی حکوومەتی هەرێم لە چ دۆخەکەدا هاتەشی ینی حکوومەتێکە بەشێک لە چاودێران بە حکوومەتێکی ئیفلیس ناوی دەبێت وەخۆشت دەزانی بەشی هەرە زۆری ئەو جونگە گرنگ و هەستیارانی کە لە هەرێمی کوردستاندان بە هەماشەوە ئەمانیش یا لەژێر پرسیارتان لە ڕووی شەرعیەتی یاساییەوە یارەوە تا ئەمانیش تووشی ئیفلیجی هاتوون ینی لە دۆخێکی وەهادا بەڕاست ینی ئەم هەرێمە دەتوانێت ببێتە خاوەنی نەخشە ڕێگایەک بۆ دەرچوون لە کۆی ئەو قەیرانە ئابووریانەی کە ڕووی لە هەرێمەکەمان کردووە سەرەتا بە ناوی خۆی گەورە لە ڕاستی ئەکەن بە شێوەیەکی علمی بعد لە ڕووی ئیداریەوە باز لە پرۆسی چاکسازی بکەین پرۆسی چاکسازی بە سێ قۆناغات تێپەڕە بێ قۆناغێکیان کە تۆ دەست پێ ئەەکەی ئەو سووەت ئەناڵسی کە کاکتۆر باسی کرد کە هیوادارم ئەو سووەت ئەناڵسە ئەو دیاریکردنی نقطەی هێز و نقطەی لاواز و فرسەت و هەڕەشەکان لە ناخۆ بێ لە دەرەوە ئەمانە دیاری بکرێت بۆ ئەوی بزانێ هەرێمی کوردستان ئێستا لەکوایە و دوای ئەوە هەنگاوی تر ئەندێ بۆ کۆمەڵی ئۆبجکتیڤ هەدەف دوای استراتیژ بۆ جێبەجەکردنی ئەو گەیشتن بۆ هەدەفانە و خاڵێکی تر زۆر گرنگەیە لە کۆتاییەکە پێوتە ئیڤالوێشنی پرۆژەکە پلانەکە هەڵسەنگاردنی پلانەکە ئایا مقیاس چییە بۆ ئەوی کە بزان ئەم پلانە سەرکەوتووە یاننا ئایا ئەگەر سەرکەوتوو بوو کێ دەستخۆشی لێگە ئەگە فەشەلی هێنا کێ سزای ئیداریە درێت ئەگەر لە خاڵ یەکەم و دەست پێکەین کە باسی شەرحی ئەوە بکرێت لەم قۆناغەیە نقطەی لاوازی هەرێمی کوردستان چێ لە بواری ئابووری ئیداری وای کردوێ بە گەشتنم دۆخە نقطە بەهێزەکانی چێکە ئەتوانێت بەکاری بێنە بۆی فرسەتەکان بەدەستخاو نقطە لاوازەکان کەم کاتەوە فرسەتەکانی دەرەوە چییە یا ناوخۆ چیە بۆی بتوانێت بەکاری بێنێت قسە لەسەر نقطە لاوازەکان ناکەین چونکە زۆر لەسەر قسەکراوە خاڵی بەهێزمان هەیە بەڕاست بتوانێت قسەکە لەسەر ئەوەیە من پێم وایە خاڵی بەهێزمان هەیە کە ئەتوانێت باشوە بەگەر بخرێەوە بەهێنانی تیا بکرێت بەس قسەکە لەوەی ئایا بەجددی دەسەخرێت دەسەر نقطە لاوازەکان بۆ نمونە گرنگترین شت لە پێش ڕیفۆرمی ئابووری ئێمە زانین ئابووری سیاست چەند تێکەڵە ئەگەر جاران بیاون تا سیاست پێش ئابووری ئێستا ئابووری پێش سیاسەتە دوو وڵات ئەگەر پێکەوە مامەڵەیەکی باشی هاوردە و هەناردە بە یەکەوە بکەن علاقە سیاسەکەشان بەرەو باشە چێ کاتە بناغە ئابووریەکە هۆکارێکە بۆ علاقی سیاسی ئەمە پێمانەڵێ پێش ئەم ڕیفۆرمە ئابووریە ئێمە پێویستمان بە ڕیفۆرمێکی سیاسیە پێویستمان بە چاکسازی لە سیستەمی حیزباتیکردنە حکومڕانیە مامەڵەی حیزب لەگەڵ حکومەت دەستی حیزب چەند بێ لە ناو حکومەتە بۆ نمونە من بەڵگە بۆ ئەمەیەنینەوە لە کۆتایی ساڵی 2015 کۆنفرانسێک کرا لە لەندەن و بە پرسانی حکومی لەسەر لە وەزیری سامانە سروشتەکانە و تاجێگیری سەرۆکی حکومەت و زۆرێک لەوانە بەشدار بوو لەوێ باسییان کە ساڵی 2016 ساڵی چاکسازی ئابووریە بێت باشە و چەند ئەولویاتێکیان دیارێک یەکی لە ئەولویاتەکان باشکردنی ژیانی هەژاران و چاپێخشانەوە بە خەرجەکانە و چاکردنی کە ئەولوێتێکی تریان چاکردنی کارەبا و پێشخستنی سامانە سروشتەکان ئایا ئەوە نیوەی ساڵی 2016 ڕۆی چی هەڵسەنگاندنێ ئەوەی کەوتمان ئیڤالوێشن چه هەڵسەنگاندنێ کراوە بۆ ئەو پەیمانێک کەیایە ئایا ئەگەر لە نیوەیە تۆ بۆ دەرنەکەوێ بە تەمای لە ساڵێکا چیت بۆ دەتۆ ساڵی 2016 ساڵی چاکسازیە بۆیە گرنگە ئێمە چاکسازی لە پێناوی ئەستۆپاکیان نەبێت یعنی کۆمەڵی خەڵکەکە جیاوازە ئەم جارە ڕێکخراوێک لەسەر ئاستی نێودەوڵەتی کە کۆمەڵی زلهێز لە پشتیەوە وەستاون بە تایبەتی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا ڕێکخراوێکی ئەعتیبارێکی جیهانی هەیە هاتوۆتە سەرخەت ئەم جارە حکوومەتی هەرێم دەسەڵاتدارانی هەرێم ناتوانن لە ژێر ئۆباڵ و بەرپرسیارەتی هەندێک بەڵێندەر بچن ئێمە سەرەوەی جەناب بەزویستم بۆ ئەوە تاواکەم بۆ چاکسازی سیاسی زەڕوترە ئەوە 6 مانگە وەزعی خەڵک بەرەو خراپترە ڕوا نیوەموچەکەیش نادرێت بۆ
لەبەرەوەی وەزعێکی سیاسی شڵۆقمان هەیە ناجێگیریکی سیاسیمان هەیە ئەبێ لێوە ئێمە چاکسازی بکەین و پاشان کە لێوە چاکسازیمان کرد کە ئێمە زانیمان ئەمە حکومت ئەمە حیزب ئەمە شخصە حیزبەکان بەڵام کاتێککە ئەبین تێکەڵە کاتێککە ئەبین ناتوانین دەستبەری بۆ هەموو کونجێکی چاکسازی و یاسا سەروەر نییە بۆیە بەڕاستی کۆمەڵێک خەڵکە گەورەکان زەرمەند دەبن چەزە یعنی بەڕاستی لە هەرێمی کوردستانە جۆرێک لە گەندەڵیمانە پێوتە ئینستیتوشنال کوڕەپشن یعنی هەنی هەر خۆی گەندەڵیەکە بۆ بە سیستەم لە ناو حکومەتەکەیە یعنی تۆ چۆن بڵێن سیستەمی حکومەتمانێ بە سیستەمی گەندەڵیمانێ ئەم سیستەمە لەسەرەوە تا خوارەوەی یعنی بە سیستەم بە شێوەیەکی یاسایی گەندەڵیەکرێ و لەسەر ئاستی چەند جۆر گەندەڵیمانە گەندەڵی سیستەماتیکمانەیە و گەندەڵی گشتیمان هەیە و گەندەڵی سیاسیمانەیە کە گەندەڵی ئابرش بۆیە گەندەڵی بۆ بە دامەزراوەیەکی تەواو تۆکمە لە ناو حکومەتە ئەمە هەڵۆشاندنی ئەمە یعنی بڵێ گورزێکە لە زۆرێک لەو خەڵکانی کە ئێستا پێم وایە پۆستیانێ خاڵێکی کە زۆر گرنگە لە ئایا تا چەند لەو کۆنفرانسیا باز لە سەروەری یاسا کراوە کە ئەمە زۆعفێکی گەورەیە کە ناڵێ پەلوپۆی هەموو کەسێکی بەسووە لە پرۆسی حکومڕانیە ئێتر باسێکی هەر خۆیان بەدەستی خۆیان وایان کردووە کە ئەم سەروەری یاسا چەند ڕێگەیە تۆ بتوانین چاکسازیکەی چونکە چاکسازی بەوە نابێ بڵێ من ئەمە ئەەکەم بەرپساتیم ئەبێ چاکسازەکەی جوابێ کێ لە ماوەی ڕابردووە شتی باشی نەکردووە شتی خراپی کردووە پارەی بردووە لە سامانی گشتی بەکارهێناوە بۆ سامانی تایبەت عقدی حکومی بەکارهێناوە بۆ بەرژەوەندی تایبەت ئەمانە ئەبێ بەڕاستی قسەی لەسەر کرێ لە مەسلەی سووەتا وەک دوو باسێکی کە ئەڵێ کراوە شەرحکردنی ئەو خاڵاوە زوان نابێ ڕەحم بە خۆت بکەی ئەبێ هەموو شتەکان باسکە هەموو شتەکان قەیتە سەر مێز بێمە سەر پرسیارەکەی جەنابەت کە ئەڵێ وڵاتان لە پشتۆبان بەڕاستی ئەمڕۆ بە تایبەتی لە وڵاتی سەرمایەداریە لە وڵاتێک کە ئێستا هەموو شتێ بۆ بە ئابووری کەس ئەڵێ کوڕی خۆی ناکە بە قوربانی تۆ کچی خۆی ناکە بە قوربانی تۆ هەموو شتی حسابی خۆی هەیە چونکە لەوێ میلەتەکانی ئەوان لیانە پرسنەوە یعنی وەک لە ئێمە نییە لەوێ ئەگەر کە هاوڵاتێک تاکسەیە کە باجە بە حکومەتەکەی کاسبیەکە لێ حکومت بەرپرسە لەوەی پارە چۆن بەکارهێنێ ناتوانێت بە ئاسانی پارە بە ئەو وڵاتانیش بە ئاسانی یارمەتی ئێمە نایەن هەرچەنە من ئەم قسە ئەەکەم من دڵنیام هەچ کاتێ بانقی نەودەوڵەتی جیهانی لەگەڵ هەو وڵاتێکە داوای چاکسازی کردبێ پێم وایە یان ئەوەیە بۆی قەرزی باتێ و چ کۆمەڵی مەرجیاتێ کە یەکەم چاکسازی لە فلان و فلان ئەمە بۆچی بۆ ئەوەی گرنتی بکە کە تۆ قەرزەکە بیتەوە نەگەوەی توی خۆشەوێ زۆر چاکە کاگێ ئەنوەر نێچیروان بارزانانی لە وتارەکەیدا قسەی لەسەر ئەوە کرد کە فعلەن حکوومەتی هەرێم کۆمەڵی هەنگاوی گرتوتە بەر بە ئاراستی چاکسازی کۆمەڵی هەنگاوی ئانی کۆمەڵی هەنگاو لەسەر ئاسی تەکتیک و خێرا بنمونە کەمکردنەوەی خەرجیەکان زیادکردنی داهات ینی بڕین و کەمکردنەوەی پژگیری دارایی لە کردی کارەبا دابینکردنی زیاتری شەفافیت لە پرسی داهات و لە خەرجەکان اینجا هێنانی لایەنی نێودەوڵەتی بۆ چاودێریکردنی داهات و خەرجەکان بەڕێز ئەم هەنگاوانە چۆن دەبینی لە ئێستا خۆی دیارە ئێمە کێشەکەمان ێستا چییە کێشەکەمان فیسکال how you gonna do fiscal consolidation یعنی چی یعنی چۆن گەنجینەی دارایی خۆت پتەوەکەی گەنجینەی دارایی خۆت ئێمە سەر کێشەکەمانە گەنجینەی داراییمان پتەونیەوە ئەم هەنگاوانە گەنجینەی دارایی پتە دەکەن بەڵێ یەکەمیان ئەبێت چی بکە ئەبێ فیسکال ئەجەستمنت بکەی فیسکال ئەجەستمنت یعنی چۆن ئەم هینە فیسکە گەنجینەکە و ڕێک بخەی چۆن بیگونجێنی چۆنی نیکەی یەی چیەکە یەی حکوومەت خرجەکانی حکوومەت ئەبێ کەم بکەیتەوە بە دڵنای ئەمە هیچ گومانێکی تانیمە چۆن ئەڵێ یەک زائیدەن یەک دووەکە ئەمە بێ ئەمە بکرێت ئیتر خەڵک لێرە خەڵکی هەژار خەڵک مستەوای مەعیشیدا ئەڵەزێ خەڵک تووشی نەخۆشی نەفسیە بێ ئارامی کۆمەلگا تێگەچێ مەسائلی جەرائیم و ئەمانە تێگەچێ ئەمە چارێک نییە ئەبێ بکرێ بۆچی چونکە ئەگەروانە بێ ئەمە ئەم هینە فیسکال کۆنسۆلیشن ناکرێت ئەم فیسکال ئەجەستمنتەکە چۆن بیگونجێنین ئەمە ناکرێت دووهەمیان من لەگەڵ قسەکانی کاک دکتۆرە هەندێک کۆمەڵی نقاتی وت نامێ زۆر بچمەوە سەر و مۆزوعانە بەڵام من پێما بێ نقاتە ڕئیسەکانەوەی کە باسی کردووە ئێمە میسمانیجمنتمانە بە کاک ئیدارێکی زۆر خراپمانە بۆ ئێمە گە تعریفی ئیدارە بکەین ئەسڵەن حکوومەتی هەرێم تا ئێسش من پێم وانە تعریفێکی ئیدارە جێبەجێ بێت کە توانی دایان تعریفی علمی بۆ بکەی بۆ ئیدارە دووهەمیان مەسەلە کۆڕاپشن دەردی کاکاروان وتی کاکە ئینستیتیوشنال کۆڕاپشن ئەمە بۆ باهین ماهەدەکە ئەمە ئینستیتیوتێکە لە ناو حکوومەتە چی ئەتوانێت دەستکاری ئەمانە بکات ئەمانە کێشەکە ئەم خەڵکانە کە لە حیزبەکانان ئەمانە خەڵکی یەکە من ئەمە من مەیوز بووم بەڕاستی لە چاکسازی حکوومەتیان دوایە مەسەرەوەی کە چۆن وەڵد بانک و IMF و ئەوانە توان تێداخلی ئێمە بکەن
سهمیان نیپۆتیزم کاکە ئێمە خزمێنە ئەمە بۆ بەیەکێکی لەو کێشە گەورانەی کە من خزمی فلان کەسم و ئەو کوڕی فلان کەسەوە ئەو کوڕی فلان کەسە ببێ ئەوەی تۆ شارەزاییەکە هەبێ ببێ ئەوەی تۆ کە هیچ شەهادەیەکە هەبێ کاکە بەڕێوەبردننی وڵات و ئەبێ بەلانی کەمە ماسە دیگری دەبێ بەلانی کەمەوە PhD دەبێت لە مانیجمنتە لە ئەدمیستریشنە لە ئیکۆنۆمیە لەم شتانەیە چۆن وڵات بەڕێوە بێکەوت و ئەمانە نەبێ ئەمە کفرە ئەمە حرامە بەجددی چۆن لە دینە هەندێکی دێڵێ حرامە هەندێشینی ئەڵێ کفرە ئەمە جوایە بەڕێی من و من ئەتوانی دراسی هەچی ڕئیس وزەراکانی دنیا بکەی بە تایبەتی من باسی وڵاتی پێشکەوتووە بەڵام لە هەنگاوەکەی ئەمجارە لە پرۆژ و لە نەخشەڕێگاکەی ئەمجاری حکوومەتی هەرێم دەبینین جیاکاریەک یا دابەشکاریەک هەیە بەوەی کە نەخشەڕێگاکە دابش بووە بەسەر دوو کۆناغێک بۆ 3 ساڵی داهاتوو کە کۆمەڵی هەنگاوی خێرای تێدا دەندرێ کۆناغی دوای ئەو قۆناغێکیان مەرحلێکە و مەرحلێکی استراتیجی ئەمە بۆ خۆی تۆزێک ڕزگارمان ناکە لەو هەموو ڕزگارمانەکە یەکەمانەگە بێت و کەرتی oil and gas sector oil and gas sector بێت ترانسپەرەنسی تەفسیرانی مەبەسل لە چی لە oil and gas یعنی کەرتی غاز و نەوت کەرتی غاز و نەوتی ئێمە زۆر خراپ بەکارێنرێ هاوڕێ ئەمڕۆ سەری ئەداهینەکەم کردووە بڵێن داتای ئەمڕۆ کە فرۆشراوە نزیکی 16 ملیۆن بەرمیل نەوت فرۆشراوە لە مانگی مەیە مانگی مەی ئێمە فرۆشیمانە بە 24 و 56 سنت تێگەی $24 56 سنت بەڵێ ئەمە زۆر خراپە ئەم تیمەی کە مارکتین ئەەکەن ئەم تیمەی کە مارکتین ئەەکەن تیمێکی ئەکادیمی نین ئەمە ئەزانی بۆچی ئەگەرێتەوە من هۆکەی خۆم هۆکەی بۆ گەرمەوە کە کۆمەڵێ خەڵکن علااقاتی حیزبیانەیە لەگەڵ کۆمەڵێ وڵاتە بۆنەس و کۆمیشنی خوان وەرەگرن بۆیە ئەم نەوتە بۆ ئەوە بارزانە فرۆشێ ئەمڕۆ عێراقر عینەشت داتاکانی بڵاو کردێتەوە ئەوان بە $37 فرۆشتویانە ئێمە بە $24 فرۆشیمانە $30 وردەیەک ئێمە $24 یعنی تقریبا بەرمیل لە نوتی ئەوان بە ئەوەنگۆنیەکی ئێمە فرۆشن 1.5% بزابەت یعنی 150 ئەم کێشەیە چیە؟ ئەم کێشەیە کە ئێمە مادام ترانسپەرەنسیمان نەبێ مادام شەفافێتمان نەبێت لەم سێکتەرەیە مستحیلە چونکە ئێمە اقتصادی ئێمە ڕڤینوی ئەم وڵاتە داهاتی ئەم وڵاتە لەسەر ئۆیل ئەن گاز سێکتەرە ئەمەیەکە خەرجی موچەی هەموو کەس و هەموو خەڵک دەمی کرۆتە و دەستی پان کرۆتەوە لە کاک ئاشتی هەورامی داوای موچەکەی لێکە بەڕاستی خۆی شتێکی کەمان نییە ئەمە هینێکی زۆر خراپە و من جۆم لە قسەکانی هینیش کرد ئەو ئافرەتەکەی هین وەڵد بانک بۆ ئەوی کاتوو بۆ هینەکە بەڕاستی زۆر بەخراوی باسی حکوومەتی هەرێمیە کرد سیبل کۆلاکسس بەڵێ سیبل کۆلاکسس شتێکی وا بوو ناوەکەی باشمیرم نەماوە یەکێ لەوانە کە باسی ئۆیل ئەن گاز سێکتەرەکە ئەڵێ زۆر بەخراپی بەکارێت کاکە ئۆیل ئەن گاز سێکتەر ئۆیل ئەن گاز سێکتەر زۆر خراپە بەڕاستی لە وڵات زۆر چاکە با بچمەوە لای بەڕێز دکتۆر عەبدوڕەزاق دکتۆری بەڕێز قسە هەیە لەسەر ئەوەی کە ئەوەی لە شاری هەولێر لە 30 مانگی ڕابردوودا بینیمان جگە لە میهرەجانێکی پرۆتۆکۆلی لە نێوان حکوومەتی هەرێم و هەروەها بانقی نێودەوڵەتی نەبێت بۆ ڕێخۆشکردن تا حکوومەتی هەرێم بڕێ قەرز وەربگرێت لە بانک یا بەشدار بێت لەو بڕە قەرزەی کە قەرار وە بدرێ بە عێراق هیچی تر نییە ینی مەبەست لەوێ ینی شتێک نییە بە ناوی چاکسازیەوە لە ڕاستیدا میهرەجان و کەرنەڤاڵێکی عەلامی بوو بۆ وەرگرتنی بڕێک پارە بەڕێز لەو بارەوە دەڵێیت نازانم کاک بەڕێزمەتوو تەوجیهکردنی سوالەکانت یان شێوازی قسەکردنت شێوازێکی ئیعلامی ئەکادیمیە یان ئاخۆت جۆرە بەرێک دەگری بۆ ئەوەی کە بڵێ کە ئەم بابەتە بە ئەمە بەو نوعی چاولێ نەکەین و منیش وەک تۆ چاولێ ناکەم منیش پرسیارەکانی تۆ وەک تۆ چاولێ ناکەم ببوورە کەوشتە پێشەوەی کە وەڵامی جەنابت دەمەوە ئەو بەڕێزەی ترکا کاروان باسی لەوەی کرد ئایا باسی سەروەری یاسا کراوە بەڵێ باسی سەروەری یاسا کراوە باسی ئیگۆڕینی یاساکان کراوە کە هاوتەری بنینە دەگەڵ یاسای دەگەڵ ئابووری وڵات باسی یاسایی ئیوەبەرهێنان باسی خزمەت گوزاریەکان باسی کۆمەڵک شتی تر کراوە باسی ئیت ئەو بەڕێزەی کە باسی تەوەی کرد هەرچەندکەوە بابەتی ئیت ئەم شەومان نییە بەس نازانم بۆچی هاتە سەر ئەو بابەتەی کە باسی ئینەوت بکرێ بە $24.56 على ساز بفرۆشترێ بەڵام لە عێراق بە $37 فرۆشترا و بەڕێزم مؤسسەیەکی زەخمی ئەوروپی ئێستا سەرپەرشتی فرۆشتنی مارکتینگی
نەوت دەکاتن با بچیتن معلومات وەربگریتن لەسەر ئەمە پەیوەندی بەمنەوە نیە بەڵام هەروەکو معلوماتی کەسیەوە باس لێوە دەکەم کە باسی سیبل دەکەی کە باس لەوەی دەکاتن کە زۆر بە خراپی باس لێوە کراوە ئەمە سوات ئەنەلایزە کە باس سیبل دەڵێ نقاتی زۆعفی حکوومەتەوەیە واتە بەڵێ حکوومەت برینەکەی خۆی بینیوەتەوە و قبوڵیشیەتی کە موعسسەیەکی زەخمی دنیاە بێت باس لە خاڵەکانی بکاتن لە زۆعفەکانی بکاتن و کەسێک کە برینێکی هەبوو کەسێک کە نەخۆشیەکی هەبوو ئینجا دەچیتە لای دکتۆر وە دەڵێت وەرت با چارەم کە اینجا دەچیتن دەرمان وەردەگریتن و دەرزی لە خۆی دەدا ئەمە دەرزیە ئەمە دەرمانە کە ئێمە من وەکو جەنابەت ئەم بەرێ ناگرم وە پرسیارەکەی ئیجەنابێت کە ئایا ئەمە ئیعلامیە بەڕێزم ئەمە موعسسەیەکی زەخمی دنیاە کە پێی دەوترێتن وۆرد بانک بانقی نێودەوڵەتی بانقی نێودەوڵەتی نەبۆ من نەبۆ تو نەبۆ نێچیروان بارزانی نەبۆ هیچ حیزبێک و کەسێک ناچیتن سمعی خۆی تێک بداتن تاوەی کە بێتن دراسەیەک بکاتن یان هاوکاری و هەماهەنگیەک بکاتن ئەمە کۆمەڵێک ئیشی لەسەر کراوە کۆمەڵێک مساعلەی لەسەر دەکردرێت کۆمەڵێک کاری لەسەر دەکردرێتن بە دڵنیاییەوە ئەو پرۆسەی کە ئەنجام دراوە لەلایەن وۆرد بانکەوە بەڵێ ئەمە پرۆژەی یەکەمی ئەوانە بۆ ئەوەی کە دراسەیەکی ڕێک و پێک ئامادە بکردرێت ئێمە ئەو بەڕێزانات کە ئابووری ناسن دەزانن کە سەرەتای هەموو ئیشێک فیزیبڵەتی ستادیەکی بۆ دەکرێت ئەمە وەکو فیزیبڵەتی ستادیە بۆ ئەوەی کە بوترێتن چی بکردرێت ئەوە پرفیزیبڵەتی ستادیە یعنی دراسەیەکی جەدوایە جۆرێک لە دراسەیە بۆ ئەوەی کە دوایە لە ئەرضی واقع کە تەطبیق دەبێتن کە لە پرۆژەی دووەمدا کە لە دەگەڵ وۆرد بانک دەکردرێتن چۆنیەتی تەطبیقکردن و چۆنیەتی جێبەجێکردنی ئەم قسانی کە ئەو بەڕێزانت کردویانە تەطبیقە بیتن هەرێم کوردستان بەگشتی بمبورە کوردستان بمبورە هێشتا قسەکەی خۆم تەواو نەکردووە زۆر نقاتی بە قووەتی هەیە یەکەم ئەوەیە کە نەوتێکی زۆر بەهێزی هەیە زەویەی بە پیتی هەیە گەنجی زۆر چالاکی هەیە خەڵکێکی باشی هەیە کە وڵاتەکەی خۆیان خۆش دەوێتن و کۆمەڵێک خەڵکمان هەیە کە دە بزنس دەگەن دە ئیش دەگەن خەڵکەکە کە دەیانەوێ ئیش بکەن ئەوانە نقاتی قووەتی ئەو وڵاتەینە بۆەوەی کە ئەم وڵاتە بەرەو پێش ببین کاتی خۆی کە مالیزیەکان ویستیان وڵاتی خۆیان بەرەو پێش ببن وتیان وەرن نقاتی ضعف و قووەت ببوون نقاتی اختلاف و نقاتی مشترەکمان دیاری بکەن نقاتی اختلافمان بەڵێ ئێمە ڕەنگمان لێک جودایە بەڵێ ئێمە دینەکان دینی بوزایی هەیە من چەند جارێک شەوم لەسەر تەلەڤیزیۆن وتۆتەوە دینی بوزایی هەیە دینی مەسیحی هەیە دینی ئیسلام هەیە دینی فلان هەیە فیسار هەیە ئەو جارە بوزایی هەیە نازانم سینی هەیە فلان هەیە هندوو هەیە لە ناو بوزا مالی هەیە ئەوان وتیان ئێمە ئیشمان بەوانەدا نییە وەرن نقاتی مشترەکمان بەرەو پێش ببین نقاتی مشترەک بریتیە لە بەرەو پێشبردننی وڵات تەنمیە نقاتی مشترەک بریتیە لە بەرەو پێشبردننی ئاسایش نقاتی مشترەک بریتیە لە بەرزکردنەوەی داهاتی نەتەوەیی ئەم ئیشەیکە کراوە ئەمە دەبیا بە هەمومان پشتی جەنابی سەرۆکی حکوومەت بگرین بە هەموو حیزبەکانەوە پشتی جەنابی سەرۆکی حکوومەت بگرین بۆ ئەوەی کە ئەم پرۆژەیە سەر بگریتن چونکو بە ئێمە بە هەمومان ڕێگر نەبین زۆر چاکە زۆر زۆر هیمەتێکی بەرزی کردیە زۆر باش و دەیەوێتن ئیش بکاتن زۆر چاکە زۆر چاکە زۆر سپاس دەکەم مامۆستای بەڕێز ئەوەی کە بانقێک کە بانقی
نێودەوڵەتیە کە گوتمان سومعەیەکی گەورەی سیاسی و اقتصادی هەیە لەسەر ئاستی جیهانی دێ بۆ هەرێمی کوردستان و دەبێت بە هاوبەش لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پرسی چاکسازیکردن لە بواری اقتصاد. ئەمە بۆ خۆی بەڵگە و نیشانی ئەوە نییە کە هێشتا ئومێدێک لەم وڵاتە ماوە بۆ چاکسازی و ئایندەیەشی گەش بۆ ئەم هەرێمە بەڕێوێت تا لە ئایندەدا بەڕقم لەسەر نەخشەی اقتصادی عالەمی. ئەمە بەڵگەنی لەسەر ئەوە خۆی لە ڕاستیا گەباز دە ئومێد کەین ئەو بە هیچ شوێ ناوێت بێ ئومێد بین چونکە ئێمە ئەژین و خەڵکێکمان هەیە و ئەبێبیت لەنەوەی داهاتوشکەن و نەک ئەگەر خۆشمان لەدەست دەرچوو بین. بەڵام ئێمە قسە لەسەر واقعەکەین. قسە شتێکە نووسین شتێکە پراکتیز یعنی عمل و واقع شتێکی ترە. ئایا ئەم واقعەکە لە هەرێمی کوردستانە واقع حکومڕانی واقع حیزبەتی واقعی سەروەری یاسا ئەمانە واقعەکەن ئایا تا چەند ملائمن بۆ ئەو چاکسازی کە ئەکرێ. ئەمە قسەکەی ئێمە ناڵێن چاکسازی خراپ ئێمە ناڵێن قسەی خراپ کراوە ئێمە ناڵێن شتی باشە نەدۆزیێتەوە بەڵام ئایا تا چەند چێ بەجێگرێت لە ڕووی ئیداریەوە هیچ پلانێ لەسەر ئەوەی کە فعلەن دەسەڵاتدارانی هەرێن دەستیان بەوە کردووە کە ئێمە لە کێشەیەشی گەورەی اقتصادی داین بۆ لەسەر ئاسترین باڵاترین دامەزراوەیە کە بانقی نێودەوڵەتی هاتوون دەیانەوێت بیرکەنەوەکە چۆن دەرچین لەم قەیرانە ناکرێت لەو زاویەشەوە ئێمە سەیری دۆخەکە بکەین هەموو شتەکان بە علمی قسەی لەسەرکەین ئەوەی کە جەناب باسەکەی ئەمە تەنها یەکەم قۆناغە کە پێوتری ئاعتراف یەک پێش قۆناغیەوە نەوەی پێ زانین ئەزانی کە شتێگەیە ئیتر بە سڕی بە یاشتە بێ قۆناغی دوای ئاعترافەکەی کە ئەمانە غەڵەتە و علەنی ئەوەشمان بینی قۆناغی دوای ئەو ویستی چاکسازی ویستی هەنگاونان بەرە و باشتکردنی وەزعەکە ئێمە کێشەکە لەما لە بینی ئەم دوو قۆناغای گیرمان خواردو ئێمە قۆناغەکە ئاعترافمان کردووە هەموو ڕۆژی ئاعترافەکە ڕۆژ لە دوای ڕۆژ هەر مەسئولی ئاعترافەکە لا شەفافێت دێ خەڵکمان زۆر دامەزرانوە گەندەڵی هەیە تێوەردانێ هەموو ئەم شتانە بەڵام ئێمە بگوازرێنەوە بۆ قۆناغێک کە پێوتە ویستی چاکسازی ویستی چاکسازیش ئەو ویستە ئایا تا چ ڕێژەیەگەیە ئەگە بمانەوێت ئەو ویستە بپێوین ئەمە چەند جاوتمەوە ئێسش بۆ دکتۆر دووبارە یەکەمەوە با خۆی ئەوە هەچ کەسێکی تر بەرپرسانی حکومی هاوڵەتە بێن ئەو ویستە پێون بە یەکشت ئەمە قسە علمیە ئەبێبی پێوین بە ئاستی شەفافیت لە هەرێمی کوردستانە شەفافێت بە چ ڕێژەیەگە بۆ ئەو ویستە بەونەیە ئیتر ئەمە پێویست ناکە بڵێ وەڵام من ویستم هەیە نیمە و شاراوەیە ئەمە علم سەلمانوێتی کە ئەتوانی کەشفیکەیت چۆن قسەکە لەسەر چۆن ئەتوانی کەشفیکەیت ئایا دا نەوتی لە هەرێمی کوردستانە بۆ 24 دلار ئەفرۆشێ ئەگەر ڕاستە پێمان بڵێن وڵا لەبەر ئەوەی ڕاستە چەند خاڵەگە ئێمە ئێشتا دەوڵەت نین و نەوتەکەمان هێشتا ناتوانین وەک عێراق بفرۆشن و خاوەنی سەروەرێکی ئەوە نین بەس پێمان بڵێ ئایا 24 ئەفرۆشێ باشە بۆ ئەفرۆشێ بەونە بە شەفافی ئەگەر عێراقسی و حوتەکە ئێمە کەی وامان لەیە کە ئێمەش نەوتی ئێمە زیاتر بکەن ئایا چەند کە سوودمەندە ئایا شیرینی نەوت چەندە گەدرێ بە خەڵک کە من زانیاری مێست شیرینی نەوتمان لە 400 زیاتر لە هەج وڵاتێکی تر کە ئەدرێ بۆیە ئێمە کە چەند بزانین شەفافێت دەیە بەڕاستی ئەو نە خەڵک بۆی ڕوونەبێتەوە و پسپۆرەکان شارەزانی بۆیان ڕوونەبێتەوە ئێمە وڵاتی خۆمانە حکومەتی خۆمانە پێمان خۆشە شەفاف بێ پێمان خۆمە بەرەو پێش بچێ و شانازی پێوە بکەین ئەم ڕەخنانە بۆ ئەوە نییە کە بڵێین ئێمە کەسی زانامان نییە کەسی باشمان نیە ئەم ڕەخنانە بۆ ئەوەیە کە ئێمە بێ بڵین شتێک گەیە لە ئیدارە پێوتی هەستی بەرپرسایەتی ڕسپۆنسبڵەتی جا لە ئەکاونتەبڵەتی ئەمە جۆیتە ڕسپۆنسبڵەتیە ئێمە بەرپرسایەتێکمان نییە بەڵام ئەو بەرپرسایەتیە مۆدێرنەمان نییە شارستانیمان نییە کاتێک ئێمە بەرەو قەیرانەچین پلان دائانێ شکست زێنەیەکی دەست لە کار کێشێتەوە داوای لێبوردنیش ناکرێت ئایا چەند گرنتی درراوە ئەگەر هاتو ئەم پلانە چاکسازیە سەری نەگرت چی هەیە داوای لێبوردنکە چونکە بۆ ئەمە جیاوازیە تۆ بەرپرسیارەتێکە هەیە بەرامبەری بەوەی کە ئەیکەیت ئەمە پەیوەدی بە نیەتی و باش و خراپەوە نییە من یەک نمونەیەم بۆی بۆ هاوڵاتان تەوزیح بێ لە ڕووی علمیەوە کاتێک کە ماڵێگە سوودێ هاوڵاتیەک یەکێکی گەڕک ئێچێ خۆی خۆبەخشانە بێوێ خەڵکی ڕزگارکە لە ماڵەکە ئەهێنێتە دەرەوە خەڵکە بە مردووی ئەم زەلام بە پرسیارەتێکی لەسەر ناتوان محاسبەکەی بڵێم کەسە بۆ ڕزگار نەکرد چکە وەکو هەستێکی ئەخلاقی مەسئولیاتێکی یاسایی و ئیداری لەسەر نییە ئەوەی کە کردووەتی زۆریشی کردووە بەڵام کاتێککە کەسێ تاعین نەکرێت بۆ فڵان ئیش بە پرسیارەتی ئەدرێتێ موچەی ئەدرێتێ پۆستی ئەدرێتێ بڵێ دەسەڵات و بەرپرسایەتی بێکەوە دێتێ کاتێک کە ئیشەوە خۆی ناکە ئەبێ لێ پرسنەوەی لەگەڵاکرێت ئێمە لە هەرێمی کوردستانە لەگەڵ قەیرانی ئابووری پێشەوە وەگوتم قەیرانی سەرکردەمانەیە قەیرانی عەقڵێکی ئیداریمانەیە قەیرانی بەرپرسایەتیمانەیە بەس حەز ناکەی قەیرانی عەقڵی ئیداری کۆتایی هات بە بەڵگەی ئەوەی کە ئێستا بەرپرسانی
کوردی ئاوەتیانی پەنا دەبن بۆ ڕێکخراونەوە دەوڵەتەکان تاوەکو ببن بە هاوبەش بۆ دەرچوون لەو گرفتی اقتصادیانەی کە لە هەرێمی کوردستاندا هەن بەمە بکەم بە پرسیار بۆ تۆ کاگەنوێر ئەمە بەڵگەنی لەسەرەوەی کە فعلن ئێستا خەریکە عقلی ئیداری لە هەرێمی کوردستان بەرەو پێش دەچێت زۆر ڕاستە خۆی کاتێک کە تۆ پەنا بۆ وەڵبانگە بە یا بۆ خۆی هەنگاوێکی ئیجابی نییە شتێکی زۆر ئیجابی من دەستخۆشی لە یەکەم هەچ کەسێکم ئیشەکەوە ئەوە زووتریش بکرایە چونکە بەڕاستی ئەمە فەشەلێکی گەورە بۆ هەرچەنە مەسئولەکان تازە واوردەوردە خەریکن ئیدرچێن و ئەمانە بەڵام کاکە زۆر دەمێکە خەڵک ڕخناگرێ ئابووری ناسانی ئەم وڵاتە خەڵک ڕخنەئەگرێ لە بەڕێوەبردننی سیستەمی ئیداری وڵات زۆر خراپ بەکار بەڵام درەنگەیشتن لە هەرگەیشتن باشترە هەر ئەبێ بگەیت چونکە ئەمە وڵاتان ئێمە ئەژین مادام ئەژین ئەبێت تۆ بەردەوام ڕۆژانە پەل بە هاوێژیت و بڕۆیت و نان بخۆت و بژی بۆ ئەوی کە بەردەوام بی لە ژیان وەنیە خۆ من ناتوانین کاری لۆ بکەیت ئێمە ئەو شتەکان ئەم کاکدکتۆر شتێکی ئەمە یە قسەی چوشی کاکدکتۆر باسکەم کاڵێ تیمێکی ئەکادیمی هین مارکتینی وۆڵ بە ئەیفرۆشێ ئەمە ئێستا مارکتینەکەم بۆ نۆتەکە ئەی کاچی ئەزیزم ئەمڕۆ نۆتەکە فرۆشاوە 24 و 15 یعنی تۆ تیمی چی بە من بازەکەی ئەڵێ تیمێکی ئەکادیمی مارکتین بۆمان نەفرۆشێ ئەمڕۆ بەڕێز ئاشتی هەورامی ئەم ئێوارەیە داتاکانی بڵاو کردێتەوە 24 و 56 سنت فرۆشتێتی یعنی بۆیە من لێرە مەئیوزە بم لەم چاکسازیانەی هەرێم لەم هینانە وۆڵد بانک کاکە جان یەک یارمەتیدا کاتێک کە تۆ هەموو کێشێک من دەمانگ لەمەوە پێش ئاگادار بووم کە یونایتد نیشن ئومەمی متحیدا پێشنیارێکیان هەبوو بۆ ئەوەی کە هیومانیتەریان ئەید بگەن هەرێمی کوردستان چکە ئەنزانی کارەساتی ئینسانی لەم هەرێمیان ڕوویە ئەوان دەمێکە پێشنیار بۆەکەن تەبان ئومەمی متحیدەیە داوە لە وڵد بانکەکە داوە لە ئایمێفەکە لە ئابووری ناسەکانی دنیا وەرن کاکە ئەم وڵاتە کێشەی مانیجمنتێکی خراپەیە کێشە ئیدارێکی خراپەیە بەڵێ سعری نەودابەزیوە بەڵام بۆ سعری نەودابەزی باوەڕکە من یەکێ ئەمە لە هەرە هەڵە سیاسەکانی سەرکردایەتی سیاسی کووردە من لە ساڵی 2014 نووسیمە کاکە پێشبینی ئەوەکەم کە نەوت دابەزێ بۆ $50 یعنی ئێمە بۆچی لەو کاتەیە لە هەرێمی لە عێراق جیابووینەوە بۆچی مەسەلە سەکرایەتی سیاسی کورد و بۆ ئاشتی هەورامی پێشبینی ئەوەی نەکردووە من پێشبینیەوەم کرد و ئێستا لێرە لەم کەناڵەوە لەم تا 2020 نەوت بەرز نابێتەوە بە $60 لە بینی $30 بۆ $60 ترەی دەکا معامەلاکە کەواتە ئێمە ئەبێ پلانەکانی داهاتوومان for next 5 years ئەبێ لەسەر ئەم پلانە دابنێن چونکە ئەمە ڕڤیونی ئەم وڵاتە لەمەوەیە بەڵێ وڵد بانک یەک کۆمەڵە هینی پێڵێک ئێستا قەیرانەکان گەشتونەتەوەی کە وڵد بانک هاتووە پلانی بۆ دەنای فعلا پلانەکانیان من کە جۆم لەگەر ئەگەر ئەو پلانانە جێبەجێ بکرێ فعلا شتێکی زۆر باشەوە من هیواداریشم جێبەجێ بکرێ چونکە ئێمە خەڵکی ئەم وڵاتین و ئەم وڵاتەمان خۆشەوێ و هەمومان شەهیدمان ناوە هەمومان خەباتمان بۆ کردووە لەوانەیە زۆر کەس زۆر لەوانە زیاتر خەباتمان کرد بێ کاکە کە ئێستا مەسئولی گەورن و ساحەبی ملیارە $1 و خۆ بە پیاوە ناینە سەر ئەو شتانە باسکەن یعنی ئێمە دڵسۆزەکەمان کە ڕەخنەگرتنەکەمانە تەنها بۆ ئەوەیە ئەم وڵاتی پێشکەوێت چونکە ئێمە خەڵکی ئەم وڵاتین و بۆ نەکس جەنەرێشن بۆ نەوەکانی داهاتوومان ئەبێ ئەم وڵاتە چاپ کرێت زۆر چاکە بەڵێ اینجا ئیسم کە باسی وڵد بانکەکەم باسی وڵد بانک و IMF-ەکەم ئەمان پلانیان هەیە ئەمان قەرز دێنێ من لە قەیرانی نازم کاتم زۆرە منێ هەر چکە توام زۆر قەیرانەکانی ساڵی 2010 هەر ئەینەم قەیرانانەوە بوو کە 2010 ئەو ئەمریکا ئەوروپای گرتوانی ئەمریکا ئەوروپا هاتن بە دوو ڕێگە چارەسەر کراوە یا ئەوە تا تۆ ئەو پارە احتیاطی کە لە بانکی ناوەندیە هاتە لە چەند ساڵانی ڕابردووە خەزری کردو بەداخۆی ئێمە ئەومان خەزر نەکردو ئێمە ئەسڵەن دیفیزیتمانە بۆ ساڵێک من سەرم لێ هات حکوومەتی وەزیری پێشووی دارایی هادەی و بودجێ نار بۆ پەرلەمان نازەم ئەڕۆی دوای 5 مانگ 6 مانگ ڕۆی ئەی ملیار و نیوەک هینمانەیە دیفیسیت عەجزی میزانیمانەیە تۆ ئەم پارەیە کە سێرپلاسێک کۆ کردوێتەوەوانێ داوناوە لە بانکی ناوەندەکە تا کاتێک کە ئەزمەی داراییە بێ ئەم پارەی خێتەنەوە بازارەوە بۆ جارش کە ئابووری وڵات بگەشێنیتەوە ببوژێنیتەوانێ یا ئەوە تا بێ پرینتین مەنی پارە تەبعەکەی تەبەن ئەمریکا ئەوانە هاتن بە طبعا هینێک بسێریکە ئەوروپا بانکی ناوەندی ئەوروپا 1.2 تریلیۆن یورۆی ئەو تا پێشمەوە 1.2 تریلیۆن یورۆی تەبع کردووە ئەمە لە بازار ڕایتر ئەکەوێتە بۆندکڕین و ئەکەوێتە ئەو کەسەی خانووە کرێ ستام دیوتەکەی لە ناسەنێ بڵنگ و مرگەکەی لە ناسەنێ ئەو کەسێک کە سارێگە کرێ بۆی شەریکاتی سارات نەوەستێ مەسەلا هینێ کات 500 دیناری ساری تازە $500 یا 500 یورۆی تازەیاتی یا ڕۆ تاکسەکەی بۆ کەمە کاتوانێ هەرچەنێ مە سیستەمی تاکسیشنمان هەر نییە وڵاتە ئەو هەر لێ بۆ تۆ ئەو هیچ ئەمریکا هات 1.5 تریلیۆن دلاری تەبع کرد پرینتینی کرد ئەمریکای تر خۆت بەردەوام تەبعەکەەوە علاقی بە سیستەمی 6 ملیار سێریکا دیفیسیتی ئەمریکا ئەمە دەتی ئەمریکا کە گەشتۆتە 16 و تقریبا 0.5 تریلیۆن ئەمە بڵێ تریلیۆن دلار بەڵێ کوڕ بلیۆن هیچ نییە خۆ بلیۆن بۆ ئەمریکا بڵێ تقریبا ئەمریکا 1.5 تریلیۆن دلاری تەبع کرد لە 4-5 ساڵیدا تۆ بەڵام ئێستا فعلەن گەشەی ئابووری ئەمریکا ئێستا GDP-کەی گرۆسەکە بە 2.5% و هینیش ناوی چیە هینی بریتانیاش 375 بلیۆن
پاوەند ئەوە کوانتیتیف ئیزین کوانتیتیف ئیزین ئەو بۆ پرۆگرامە بکەدانا چۆن بۆ ئەم وڵاتە بابگەڕێم و لای میوانەکەم لە هەولێر باشە ببوون زۆر چاکە دەرفەتە دەم دواتر بەڕێزت قسە لەسەر ئەوە کرد کە ئەم هەرێمە خاوەنی کۆمەڵی نوقاتی بەهێزە باس لەوە کرد کە نەوتێکی باشمان هەیە زەوی بەپیت گەنجی چالاک خەڵکێک ئەم هەرێمی کوردستانی خۆش دەوێ بزنسمانمان هەیە بەڕای بەڕێزت یعنی چیمان پێویستە بۆ ئەوەی ئەم خاڵە بەهێزانە تەوزیفکەین لێ ئێستا تاوەکو ینی کۆمەڵگەیەکی خۆشگوزەران و بەختەوەر ینی دروست بکەین و ئەو بارە دژوارەی کە لە اقتصاددا هەمان ینی چاچی بکەین بەڕێزی من دەستەکان خۆش بیتن بۆ ئەم پرسیارە ئێمە استراتیجیەمان هەیە تەختیتمان هەیە خوتەمان هەیە اینجا پرۆسیجەرمان هەیە و ئەو جارات لە تەطبیقدات کە چێ دەیکات و چی چۆن دەکردرێتن ئەمە شتێکی ترە ئەوەی کە ئێستا کراوە ئیشێکی من وەکو ئاکادمیەک دەڵێم ئیشێکی زۆر زەخمە و دەبیات زۆر بە جددیەوە پشتیوانی لێ بکردرێتن و دەستخۆشیشی لێ بکردرێتن. ساڵی 2009 جەنابی سەرۆکی حکوومەت لە مەراسیمێکدا فەرمووی کە من لە کابینەکەی خۆمدا دەمویست کە حکوومەت وەکو تیمێکی فوتبۆڵیش بکات. ئەگەر توانیمان تۆپەکان بدەین بە یەکتر ئەو کاتی ئێمە دەتوانین گۆڵ بکەین. بەڵام ئەگەر هەر کەسە و بەخۆی ویستی تاوەی کە تۆپەکەی بە هاوێژیتن و نێزییکی کاتەوە لە گۆڵەکەی بە دڵنیاییەوە دفاع بە جۆرێک لە جۆرەکان ڕەنگە دفاع بکردرێ یا نەهێشترێتن گۆڵ بکردرێت. ئەمە نقطەی جەوهەری ئێمەیە. لە مەرحەلەی دووەمدا لە قۆناغی دووەمی ئەم ئیشەدا بۆ تەطبیق ئیش لەسەر کەرتی گەشتیاری دەکردرێ، ئیش لەسەرەوە دەکردرێتن کات چۆنا و چۆن ئەو سەپۆرتە ئەو یارمەتیانەی کە بۆ ئەو دەکرا بۆ کارەبا دەکردرا بۆ کۆمەڵێک شت دەکرا دابەزێنرێت. بەڵام دکتۆری بەڕێز هەست ناکەی لە مەدا هاوڵاتی ئاسایی زەرەر دکتۆر من با لێرە پرسیارێک لە بەڕێزت بکەم. هەست ناکەی لە هەندێک لە هەنگاوەکان کە حکومەتی هەرێم فعلەن هەندێکیانی گرتوتە بەر و لە داهاتوودا ئەگەر هەندێکیان بگرێتە بەر 2000 هاوڵاتی ئاسایی بازەکەوان وەڵامی قسەکەی جەنابتیدایەوە وتی بە دڵنیاییەوە ئێمە تووشی هەندێک نقاط دەبین و دەبیا ئەم تەسحیانەش بدەین. ئەگەر ئەم تەسحیانە نەدەین ناتوانین جێبەجێ بکەین. هیچ ئیشێک بەبێت تەسحیە ناکردرێتن. بە دڵنیاییەوە نقاتی وای لێ هەیە کە بۆ مەرحەلەیەک لە مەرحەلەکان کاریگەری نەگەتیڤی لەسەر کۆمەلگا دەبیتن. بەڵام لە داهاتوودا ئەمە کاری پۆزتیڤی لەسەر کاریگەری پۆزتیڤی دەبیتن. من وەکو نمونە باسی لێوە بکەم، مەسەلەن ئەوەی خانەنشینی کە باسی لێوە کراوە وەکو خاڵێک لە خاڵەکان و زۆریش زەق کراوەتەوە لە ناو ڕیپۆرتەکەیدا. ئەمە کۆمەڵێک خەڵکمان هەنا کە دەبیا لە کەرتی تایبەتدا بەگڕیان بخەین. بەگەڕخستنی کەرتی تایبەت یەکێکە لەو خاڵە بەهێزانەی ئەم ئیشە و دووبارە بەگەڕخستنەوەی و ئەحتیمامدان بە کەرتی کشت و کاڵ، کەرتی گەشت و گوزار و کەرتی بانقی. چونکو لە حەقیقەتدا ئێمە شتێکمان نییە بە ناوی کەرتی بانقی. ئەمە حەقیقەتێکە و ئیعتیمادی خەڵکی بۆ کەرتی بانقی زۆر کەمە. من دەڵێم ئێمە دەبیا کار لەسەر ئەفکاری خەڵکی بکەین وەکو کۆمەلگا. ئێمە بڵین بەڵێ ئێمە
ئیشێکمان دەست پێ کردووە کارێکی زۆر گەورەیە و دەبیا ئەم کۆمەلگایە بە گشتی هاوکار و هەماهەنگ بیتن تاوەیکە ئێمە پرۆسەکەی جێبەجێ بکەین ئەجینا بە تاکی دەگەر کۆسپی بخەیتە بەردەم کۆسب بخسترێتە بەردەم پرۆسەکە جێبەجێ نابی بەڵام فی کول ئەحوال لە کۆتاییدا چێ قازانج دەکاتن ئەمە کۆمەلگایە کە قازانج دەکاتن وە کۆمەلگایە کە بەرەو پێ لەو کۆمەلگاییدا کار پەیدا دەبیتن وە گەنجی کوردشتر لە بەڕێز بکەم دەگەر دەخسترێتن دکتۆر دەگوترێ ئەو ڕێکار و ئەو ئیجراعاتانەی کە بانقی دەولی دەیسەپێنێ بەسەر هەر دەوڵەتێک تاوەکو لە بەرامبەردا بڕێ قەرز هاوکاری بکە 2000 ئەم وڵاتە دەکات بە پاشکۆ و بە کۆیلەی ئەم بانقە ینی ئەم ئینتیباعە لای بەشێک لە چەپی ئەوروپی و هەتا حرەکەی سەوری لە ئەمریکای لاتینی هەیە ینی بەڕێز لەو بارەوە دەڵێ چی بۆیە دەبینین ینی بەردەوام لە کۆمەڵە لە وڵات ینی خۆ پیشاندان ئەمە سۆسیالیزمیە و بەشێک لە نووسەرانی سۆسیالیزمی بەشێک لە نووسەران و ئابووری ناسانی سۆسیالیزمیت ئەم بیرۆکەی دەکەن و ئەم بیرۆکەی باس لێوە دەکەن بەڵێت بیرۆکەکە وەکو وان هەیە بەڵام ئێمە لە سەرەتایی 2003ەوە باسمان لەوە کردووە کە ئێمە بەرەو بازاڕی ئازاد دەڕۆین و بەرەو بە خەسخەسەکردن و گرنگیدان بە کەرتی تایبەت و بەرەو پێشچوونی کەرتی تایبەت دەکردرێ بەڵێ ئەم بیرۆکەیە هەیە و هیچ ئابووری ناسێکیش ناتوانیتن خۆی لەوەی بدزیتەوە بەڵام باس لێوە بکەین وەکو نمونونەکان ئەو قەرزەی کە درا بە مەسر کاتی خۆی چەند مەسری بەرەو پێش برد لە هەشتایەکاندا ئەو قەرزەی درا بە تورکیا بە مالیزیا بە کۆریا ئەمە لەسەر ئێمەمانان دەوەستیتن کە چۆن دەتوانین جێبەجێ بکەین و چۆن دەتوانین ئەم قەرزەی بەگڕ بخەین ئەجینا ئەگەر ئێمە نەزانین بە کاریبەرین و دواتریش بە خۆمان بە خراپی بە کاریبەرین بە تاکید دەبینە پاشکۆی ئی وڵاتان و قەرزەکان کەڵەکە دەبن و کەڵەکە دەبن و دواتریش ئەو حاڵەتێک کە کاتی خۆی قەرزەکان لەسەر عراق بوون هەتا ئێستا شێمە هەر ئەم زەرەرە دەدەینەوە. زۆر چاکە وەکو گوتم لە ناو بەرنامەکەدا پرۆژەکە یان نەخشە ڕێگاکەدا بەژووە بەسەر دوو قۆناغی یەکەم کە خۆی لە 3 ساڵدا دەبینێتەوە و تێیدا کۆمەڵە ئیجراعاتی خێرا کە هەندێکیان بە فعلی دەستیان پێکردووە قۆناغێشتر هەیە کە لەسەر ئاستی دوورمەودا کاری لەسەر دەکرێت. تەسەوڕی چی دەکەی بۆ ئەم 3 ساڵە جەنابەت ینی؟ من پرسیارەکە جناب لە بیر ناچێت بەس حەزەکەم لێ دەست پێکەم من نەموتوە ئەبێ خەڵکی تەسحێبە ئەومە چاکسازیە خەڵکی لەنەوەیەکەوە تەسحێ قسەیش لەو بەس ئەو کاریکتۆر وتی کاروان لەوانێ لێ هەڵا بوو بێ من بڕۆمە خەڵک لەنەوەیەکەوە تەسحێ ئايات ئێستا کاتی ئەوەیە بەرپرسەکان تەسحێبن ئێستا کاتی ئەوەیە کە بەرپرسەکان بەرپرسی سیاسین بەسم لەوەی کە تا چەند پابند بن بە یاساوە و لە ڕووی کەشفی داراییەوە لە ڕووی هەرچ پرۆسەیەکی ناشەفافێت بە لە داهاتی خۆیانە داهاتی حیزبیانە یا مەماڵەکردن بە داهاتی نیشتیمانی هەرێمی کوردستان دەستی پێکردووە بۆی قسەکەم بەڕاستی ئەبێ ئەوان تەسحێبن ئەبێ ئەوانی کەم داوای لە بەرپرسە حیزبەکانی خۆی کردووە کە لە مەودووە تر ئەوی کە بەڕێز داوای دەکەیت خۆی لە ڕاستیا ئەوە کارێکی باشە بەس ئەکرێ داوا هەر لە پارتی نەکرێت داوا لە هەموو بەرپرسەکان کرێ وەکو سەرۆکی هەرێمی کوردستان داوا لە هەموو بەرپرسە حکومەکان کە و هەمووشان کاتێک کە گەندەڵێکیان لە ئابیرێ هەموویان وەک یەک عقوبە بدرێن و من پێم وایە ئەمە خەلەکەمان لەوانەیە پارتی زۆر زیرەک بێت لە چاکسازی لە حیزبەکەی خۆیان بەس کێشەکەەوەی ئێمە ئەم عقلە ناگوازینەوە بە ناو حکومەت لە حکومەتە چاکسازی ناکەن چاکسازی بە حکومەت بە شتێک گەزان وەکو بڵێ بە بارمتەیەک بە دەستکەوتێک گەزان بەکاریان بۆ خۆیان ینی وازانەکەی ئەم هەنگاوە خێرانی ئەمە یەکەم خاڵ ڕیارە لە 3 ساڵی داهاتوو بیانگرێتە بەر تا چەندی ینی
خزمەت بە کۆمەلگە و بە هاوڵاتیان یاسایی دەکات. چاکسازی نەک بۆ لەحظەی قەیران زەڕۆرە لە هەموو کاتێکا زەڕۆرە. ینی گەشەپێدان گۆڕانکاری و گەشەپێدان change and improvement ئەم دووشتا بێ پرۆسەیەکی بەردەوامە ناکە کە تۆ تووشی قەیران بووی ئەو جا خەریکی چاکسازی بێت. ئەمە ئێمە کە دەستمان ناوەتێ حاڵەتێکی دژەکردداری پێوەتە ڕێئاکتیوی پێ پلانێکی دژەکرددارە ئێمە تووشی قەیران نەبین وەگەڵی کەوتۆتە چاڵەکەەوە ئەبە بی لەو کا چۆن دەرێت پێشتر بی لەوە ناکەینەوە کە چاڵێک لە بەردەمانە بۆی نەکەوینە ناوی ئەوە شێکەوێتە ناوی بەداخەوە میلەتەکەوێتە ناوی هەر ئەوانش تەسحەکەن. بۆیە ئێماڵێن پرۆسی چاکسازی شتێکی باشە بە زیوادانێن پرۆسە لە جێبەجێکردنا مهمە یعنی ببینرێتەوە. ئێمە ئازانین بەڕاستی حکوومەت هەرێمی کوردستان پرۆژەباران کراوە. من 3 ساڵ لەمە پێشوتم هەرێمی کوردستان نە کێشەی پرۆژەی هەیە نە کێشەی پلانی باشی هەیە لە کێشەی شتانە نییە. ئەوە پێوتێ ینی استراتیجی فۆرمولیشن یعنی دروستکردنی پلان بەڵام ئەوەی کە ئێمە کێشەمانەیە لە جێبەجێکردنی پلانەکانە خۆی ئەمەش ئەساسەکەی یعنی ئێمە بەڕاستی لەگەڵ دکتۆرام دەستخۆشی بکرێ بەڵام دەستخۆشی لە چی بکرێت لەوەی کە پرۆژەیە نووسراوە نا ئێمە دەستخۆشی لەوەکەین تا چەندی ئەمە جێبەجێکرێت و قسەکە ئەمەیەت و ئەم پلانەی جابەش کراوە بە چەند ساڵە لە سەدا بۆ هەموو ساڵێک لە ساڵ چەندی جێبەجێ ئەکرێ و ئایا پلانی بەدیل چیە بۆ ئەم پلانە ئەگەر نەتوانرێت جێبەجێکرێ. خاڵێکی تر کە ئەمێ قسەی لەسەرکەم ئەو پارەی کە قەرزە من چکە هەر هەوڵ کە ئەم کۆبنەوەکە پێشبژنەوەمان کرد کە وەرلد بانک داوای چاکسازیەکە لەبەر خاتیەوەنی ئەمەی خۆشەوە لەبەر خاتی ئەوەیە بەنیازە داوای قەرزی لێکراوە کە داوای قەرزی لێکرێت تۆ بناغەی کردواتە بێت کە گرنگی ئەو بکە قەرزەکە ئێدرێتەوە. ئێمە گرنگەوەی ئەگەر نەزانین ئەو پارە لە چیا بەکارهێنرێن جارێکی تر ئەو پارێ بەکاربێنەوە بۆ دەوڵەمەندکردنی کۆمپانیا حیزبەکان کە هەرێکیان پێکیان کەوتووە جارێکتر ئەم پارەیە قۆڕق بیکەین بە قەرز بۆ کۆمەڵە پرۆژەی گەشت و گوزار و پیشەزازی بەڵام بە احتیکاریەوە بەڕاستی ئەمە جارێکی تر قەرزارکردن بڵێن کۆڵێکی زۆر گەورەی تر قورسێکی زۆر گەورەی کاتە سەرباری دارایی و ژیانی نەوەی داهاتوومان کە ئەگەر ئێمەش نەدرێت. زۆر چاکە کاگ ئەنوەر ئەم نەخشە ڕێگا هەڵبەت پێویستی بە میکانیزمەوە پێویستی بە کۆمەڵێک دەستگایە لە ناویشیاندا حکوومەت و کۆمەڵە جومگەی تریش بۆ دەزانی ئێستا بەشی زۆری جومگەکانی ئەم دەسەڵاتە کوردیەنی پەچی کەوتووە کەواتە ئێمە بەر لەوەی قسە بکەین لەسەر چاکسازی ئابووری حەقوانی قسە بکەین لەسەر چاکسازی سیاسی بڵێ و چاکسازی لە دەسەڵات خۆی ینی تاوەکو بتوانێت بەشێوەی دروست بڕاستی وڵی من زینتی ئەوەی کە با ئێستا هۆرچەنێ هینەکەمم زۆر بەڕاستی لە سیاسەتا قوڵامەوە چکە کاتەکانی خۆم زیاتر بە ئابووریەوە کوژم بەڵام ئەوەی کە من سێرم لێ ئەمڕۆ مەسەل ئێمە ماوەیەکی زۆرە ئەڵێن مەعاژنی و موچە نایەت و چی کەچی ئەمڕۆ هینی 29 نازام دەستە و وەزارەت و ئەو شتانە درا من ئەلێرە ئەکەومە گومانەوە یعنی ئەم شتانەی ئێمە سیاسیە کێشەکانمە لەوانەیە ئێمە پارەمان هەبێ کاکە کەس نازانێت چییە لەوانەیە ئەم پارەیمانێ بۆ چەند ڕۆژە پارەنی و موچەنی و خەڵکەم و هاواری لە ئێستا و ڕۆژانە ماڵە لەوەی کە قسە بکەین لە 3 ساڵی داهاتوو چی دەکەین بۆ نەخشە ڕێگای اقتصادی حەقوان نەگرفتە سیاسەکانی نێوماڵی کوردی کۆتایی پێبێنین بەتەئکید کاکە جان هەچی لە هەچی سیستەمێکی وڵاتی پێشکەوتووە دیڤەلۆپینگ نیشن یەکشت زۆر مهمە دیموکراسێت تا دیموکراسێتی ڕاستەقینە نەبێت کەس ناتوانێت تا مافی تاک ئازاد نەبێت تا یاسا سەروەر نەبێت تا خەڵک بە ئارەزووی نەتوانێت خۆی نەتوانێت بخوێنێ خەڵک بە ئارەزووی خۆی نەتوانێت لە کوێ دانیشێ خەڵک بە ئارەزووی خۆی نەتوانێت بە چی ئیژەکە کەواتە تۆ مافەکانی تاک نەپارێزرێ یاسا سەروەر نەبێ عەدالەتی ئیجتیماعی نەبێ opportunity for everyone هەل بۆ فرسەت بۆ هەموو کەسێک نەبێ ئەم سیستەمە پێش ناکە ئەمە ئیشی سیاسی ئیشی من نییە من قەنەعەتم زیاتر بە ئابووریەکەی بەڵام تۆ بێ ئەمانە بکەی ئەگەر ئەمانە نەکەین باوەڕ بکە ئێمە ئەم بارەی کە وۆڵد بانک ئێستا ئەم قەرزەمانیاتی هەرچەنە من تۆزێ بەوە دڵم خۆشە چونکە کاتێ وۆڵد بانک و IMF قەرزە دەهاتێ ئەوان قەرزی کاشە نانێ زیاتر ئەوان بۆ پرۆژاتی استراتیجی خۆیان پارەکان سەرفەکەن کە پرۆژەکان پارەکان لە پرۆژەکە استراتیژیەکە سەرفەکەن ئەوان بیریان لەوە کردووە چکەوانەوە ئیکۆنۆمیستن ئەو ئیکۆنۆمیستانە بیریان لەوە کردووە گەرنتیان هەیە ئەم پارەی ئەگەڕێتەوە بە خۆیان چکە خۆ ئەو پارەیە پارەی وڵاتانی کەیە هەمووی تاکسپێرە ئەم پارەی لەڕێی پرۆژە لەڕێی نەتائیجی پرۆژەیان لەڕێی پرۆژە استراتیجیەکان ئەو پرۆژە استراتیژی کە دروستی ئەکات ئەبێس بینێ ئەوە نە ڕڤینوی دەستکەوێتوانێت تێگەی بۆی توانێت گەرنتی بکاتەوە ئەو پارەی وۆڵد بانک بدرێتوانێ ئەمان ئاوا پارە دێنێ جینا خۆ ناچن کاکە 2 میلیارد دلار بنێ بڵم بڕۆبیانی بێ بە موچەوە ئەم شتانە نییە لە سیاسەتی وۆڵد بانک و IMF ئەم شتانە من زۆرم لەسەر خوێنێتوانێت من پێم خۆشە بەڵێ ئومێدێکی باشەیە ئومێدێکی زۆر باشەیە بەس بۆچی ئومێدەکە پێم خۆشە لەبەرەوەی پارەکە ئەوان ئەکسەرێتی پارەکە کاژ نییە پارەکە بە عوملەکە نادەنێ
يعني تێگەڵن چی پارەکە لە پرۆژەی استراتیجیە و خۆیان سەرپەرشتیەکەن و گەرنتی ئەوەیە ئەوان کە پرۆژەکان بۆ داڕشتووی ئەو پلانی کە بۆیان داڕشتووی ئەزانن کە ئەم پارەیە نیە ئەتوانێت ئەم پرۆژەیە سوێنێ لە قازانجی ئەم پرۆژەیە ئەتوانی پارەکەی خۆی بجێڕێتەوە چکە ئەو پارەی وەڵد بانک پارەی چییە کاکە پارەی تاکسپێری ئەوروپا و ئەمریکایە خۆ ئەوان وەڵد بانک چێل وەڵد بانک لە سا عادەتەن ئەوە چۆن داهاندرێ گەورەترین لەسەر ئیزرائیلەڤند ئەگۆڕێتە بەند بۆ پەیوەندیە بەهینەکانەوە بە ئەو وڵاتانی کە GDP-ەکانیان زۆرە بۆ نمونە ئەمریکایەکەم اقتصادە ئەو زۆرترین بەشی بەرەکەوێت دووەم چاینا سێهەم جاپان چوارەم ئەم وڵاتانی ترکێتە خوارە و فەرەنسا و UK و ئەمانە لەسەر ئەوانە داهاندرێ یعنی کاتێککە تۆ وەڵد بانک پارەکە دەاتێ ئەو گەرنتی ئەوەیە کە من ئاتەنها ئابەمە دڵم خۆشە يعني کۆمەڵی خەڵک ناتوانن لێرەوە بتوانن مەسئول بن لەوانەیە بتوان هین کۆنتراتی بچوک بچوک ئەوان وەربگرن بەڵام وەکو مەسئولی من دڵم بۆ خۆشە کە ئەوە ناتوانن لەمەیە دەوڵەمەند ببن و تەنها ئەو this is my hope ئەو نیە ئەو هیوادارم وابێ ئەبێ وابێت یعنی هەموو شوێنێکی دنیا وابوو جا ببوورە یەک تۆزی کەویستم شتێ ئەمانیش وەڵد بانک فعلەن کاروان شتێکی جوانی ئەمان خوان دوایی بۆیە ئەم پارێ دێنێ ئەوان بازاری ئازادن ئەوان پشتیوانی لەوەکەن بۆ کە تۆ بازاری ئازادی مەسە بۆ نمونە لەوانەیە فەرزیە و لەسەر بکەن کاکە بڵێن کۆپینی خواردن مێ ینی زۆر جاشتیوان کردو وەڵد بانک خۆ ئەمە ئەوە نییە کە خەڵکە سۆشیالیستەکان دژیان بێ خەڵکە چەپەکان دژیان بێ زۆر جاشتی واکەن مەسەلاڵن کاکە دە باشە بێت تۆ کۆ بەرامبەری و کۆپین ببڕە بۆی کە تۆ بتوانی ئەم پارەیە کە ئەدرێ بە کۆپین و چی ئەوانەوە نیە کۆپین قەزم خواردی بیتاقی شەک و چاشتەکەیە ئەمانەس بن ئەم پارەیەکە گەڕێتەوە ڕڤینوی تێگەچێتەوە ناو داهاتی وڵام داهاتە زیاتر نەبێتوانی پارەکانی ئەم بگرێتەوە زۆر چاکە دکتۆر عەبدوڕەزاق خۆ دەزانی کاینە سیلڤان بارزانی هەروەها ینی جیهاتە نێودەوڵەتەکانیشی معنی کردووە بەوەی کە چاودێری داهاتی لە مەودوای هەرێمی کوردستان بکەن و لێکۆڵینەوەش لەو بارەوە بکەن ینی مەغزای ئەم هەنگاوە چییە ینی بەڕێزم لە سەرەتای ئەم ساڵەوە کۆمەڵێک بڕیار لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران دەرچوونەوە بۆ چاکسازی کە بڕیار لەسەرەوە دراوە کە چۆن سیستەمی ئەوانەی کە با بڵێم کەمەندامەند ڕێک بخسترێتەوە سیستەمی خانەنشینی ڕێک بخسترێتەوە سیستەمی باج ڕێک بخسترێتەوە هاوسانگکردنی کەرتی گشتی دەگەڵ وە ناسەقامگیری ئیداهات دووبارە ڕێک بخسترێتەوە دەبینین کە ئێمە لە کەرتی نەوتمان نزیکەی 85% داهاتی هەرێممانە بەڵام تەنها 1.5% کارمەندان لە نەوت ئیش دەکەن هەموو ئەوانە ڕێک بخسترێنەوە ستراکچەری ئیدارەی حکوومەت ڕێک بخسترێتەوە وە داواکردن لە موئەسسەسەیەکی زەخمی ئەم وڵاتانە ئەوە دەگەیەنیتن کە بەڵێ من دەمەوێتن بەرەو پێش بچەم من هاوکار و هەماهەنگم بن من دەمەوێت ئابووری وڵاتم گەشە بسێنم من ڕازیم هەر مسائلەیەک ڕازیم هەر حاڵەتێک کە دەستنیشان بکردرێ کە پێی بووترێ گەندەڵی من ڕێی لێ دەگرم ئەمە مانای ئەوەیە کە شخصی یەکەم وەکو نێچیروان بارزانی وەچی سەرۆکی حکوومەت دەیوێ ئیش بکاتن ئەمە مانای ئەوەیە کە شخصی یەکەم وەکو سەرۆکی هەرێم کە هەڵدەستیتن ئیش لەسەر حیزبەکەی خۆی دەکاتن و دەیوێتن کە ریفۆرم لە ناو حیزبەکەی خۆیدا بکاتن ئەمە مانای ئەوەیە کە دەیوێت زۆر سپاس دەکەم کاتم نەما بەڵێ زۆر سپاس دەکەم زۆر سپاس ئێمە کاتم نەما دکتۆر گیان زۆر داوای لێبردن دەکەم زۆر داوای لێبردن دەکەم زۆر چاکە هەر بە کورتی کاک نێچیر لە دوایین قسەکانیدا قسەی لەسەر ئەوە کرد کە ئەمە ئێستا هەیە دەرفەتێکی زەڕی نەبوو بە خۆ داچوونەوە و قسەشی لەوە کرد کە ئەو قەیرانە ئەوانی خستووە بەڵام نەیکوشتووەوە ینی
هەروەها پندێکی کوردیشی بە نمونە هێنایەوە لەسەرەوەی کە ئەو کەوتنی نەتکوژێ بەهێزت دەکات پێ وایە ئەم کەوتنی ئێستا ئەمان بە دەرفەتێشی تر بە هەلێشتری وەربگرن تا ئەم هەلە بە عقلەتێکی ئیداری باش بە عقلەتێکی نیشتیمانی دوول لە هەستی حیزبایەتی بە عقلەتێکی وەکو خزمەتکاری هاوڵاتیان ئەم فرسەتانە بقۆزنەوە من پێم وایە فرسەتێکی باشە بۆی بەرەو پێشین و لەگەڵیشە ئەبێ پەیمانێکی نیشتیمانی پەیمانێکی شەرەف بدرێ لە ناو حکومەتە یا لە ناو لایەنانەکانە کە بەڕاستی دەستی حیزب لە حکومەت دەربێنە بۆی جارێکی تر ئەم قەلان دووبارە نەبێتەوە. دواکسەت منیش پێم وایە باشترین شتەوەیە بۆی یەک ریزی نیشتیمانی لێرە ئەمە بکرێت چونکە نێچیدوان بەرزانی پێما بێ ئێستا بە سەرۆکی هەولێرە بەڕاستیەکەی ئەگەر ئەوە ئەڵێم سەرۆکی هەولێرەوە چاکسازی لە ناو پارتیا ناکرێت بێت چاکسازی لە ناو هەموو دام و دەستگایکی ئەم وڵاتیا بکرێ لە هەموو لە زاخۆ تا خانەقین بکرێت ئەگەر بتوێت چاکسازی لە هەولێرە بکەیت و لە ناو حیزبەکەی خۆتا بکەیت من لە ئێستا پێ دەڵم کەواتە وڵاتە کێشەکانە زۆر سوپاسانەکەم زۆر بەڕێز کاگەنوەرکەریم شارەزە لە بۆرسەوە بوری زۆر سوپاس دەکەم هەروەها میوانە بەڕێزەکەی هەولێرە بەڕێز دکتۆر عەبدوڕەزاق عوسمان مامۆستای زانکۆ هەروە زۆر بەڕێز و خۆشەویست کاگ مامۆستا کاروان حەسەن ساڵح شارەزە لە بواری کارجێڕی ئابووری سوپاسی بەڕێزی ژەکەم.